دوژمنن ئەو نەتەوانەی کە هەبوونیان و مانەوەیان هێندەی کورد گرێدراوی زمانەکەیان بێت. زمانی کوردی پاساوە ئاڵتونیەکەی نەتەوەیەکە کە لانی کەم 100 ساڵە خەبات دەکات و قوربانی دەدات بۆ ئەوەی بڵێ من خۆمم و تۆ نیم. مادام تۆش نیم کەواتە دەمەوێ وەکو خۆم بژیم، جا بە هەموو ڕەهەندە سیاسی و کۆمەڵایەتی و ئابوووریەکانەوە. ئەو فریارسە کە هەر کاتێک نسکۆیەکی سیاسی، ناپاکیەکی خودی، موشک و دەبابەی ئەویدی ئازاری دابین، بە فریامان کەوتووە و دەستی گرتوین و مانایەکی لۆژیکی و پیرۆزی بۆ بەردەوام بوون پێداوین. شیرنە زمانی کوردی ئەوەندە شۆڕەشە پاراستنەکەی. ئەم شەو بە بۆنەی ڕۆژی جیهانی زمانی دایک لەو دیبەیتەیدا لەگەڵ توێژەر و نووسەر و هەرە دیارەکانی چوار پارچەی کوردستان باس لە گرنگی و لە هەمان کاتدا مەترسیەکانی سەر زمانی کوردی دەکەین. پاراستنی ئەو زمانە بۆ ئێمە زۆر گرنگە، بەڵام کە دەچینە وردەکاریەکان هەر پارچە لە دۆخێکی جیاوازی سیاسی و کۆمەڵایەتی دایە و شێوازی خەباتەکەیان جیاوازە. لە ڕۆژهەڵات و باکوور هێشتا زمان چەکە بەهێزەکەی پاراستنی شوناسی کوردبوونانە، لە ڕۆژ ئاوا دەبێ ئەوەی هەتا ئێرە هێناومانە هەر بەو زمانە بیپارێزین و هەر بەو زمانەش بیکەینە دیفاکتۆیەکی بەهێز لە باشووریش دەبێ ئەو زمانە دەوڵەتداری پێ بکەین و ئەم جارە جگە لە چەسپاندنی شوناس کوردبوونمان دەرگاکانی پێشکەوتنی هەموو زانستەکان بەو زمانە بکەینەوە. لەو دیبێتەدا لەگەڵ حەمە ساید حەسەن نووسەر لێرە لە ئستودیۆدایە، دکتۆر بەختیار سەجادی توێژەر کە سەرۆکی پێشووی بەشی کوردی زانکۆی کوردستان سنە بووە، جان دۆستی ڕۆمان نووس لە ئەڵمانیا و جەواهیر سادق دۆزبوون لە دیاربەکری باکووری کوردستان لەگەڵمانن. دەمانهەوێت باس لە گرنگی و دۆخی زمانی کوردی بکەین. زۆر گرنگە، بەڵام زۆرشمان پێمان وایە زمانی کوردی لە دۆخێکی کارەساتباردایە. لێرە لە ستودیۆ دەست پێ دەکەین، دواتر لەگەڵ میوانەکانمان لە دیاربەکر و لە ئەڵمانیا و میوانەکەی دیکەشمان کە لە ستودیۆکەی دیکەی هەواڵەمانە بەڕێز دکتۆر بەختیار سەجادی. مامۆستا من لە جنابەتەوە دەست پێ دەکەم. زمانی کوردی هەمومان دەزانین لە گرنگەکەی تێگەیشتوین، بەڵام دەزانین کە دەڵێن مەترسێکی زۆر گەورەی لەسەرە. بۆ ئەوەی کە بزانین ئەو مەترسیە گەورەیە ئەگەر بانجام گات و مەترسیەکە بگاتە سەرنجام و زمانەکەمان لە ناوچی چی شتێکمان لە کیس دەچێت، پێمان خۆشە وەک پرسیارێکە لە هەموو میوانەکانی دەپرسم گرنگی زمانی کوردی چییە؟ واتە ئەگەر زمانی کوردی لاواز بێ چ پەیام و مانایەکی بۆ ئێمە کورد هەیە؟ سپاس دەکەم. پێشەکی حەزەکەم سڵاو بۆ بەشداربووانی ئەم دیبەیتە بنێرم. وەسڵاوی گەرم بۆ خاتوو زارا بنێرم کە ئێستا لە دەسەڵاتی ئیسلامی ئێران سزایان داوە بە 5 ساڵ لەبەرەوەی کە زمانی کوردی فێری مناڵانی کورد کردووە. ئەو مەترسی خۆی زمان مەترسیەکە لەوەوە یعنی سەرچاوە ئەگرێ، یعنی زۆر کەس پێیان وایە کە ناسنامەی میلەتێک زمانەکەیەتی، یعنی دیارە خاک و مێژوو ئەو شتانەش هەیە، بەڵام بە تایبەتی کەسانێک کە ئەگەر لە دەرەوەی کوردستان بژین ئەوانە خاک و وەتەن و ئەوانەیان لەکن نییە، لەبەرەوە زمانەکە ئەبێ بە ناسنامە. اینجا زمان چێخۆ زمان هەر ئەوە نییە کە ئەینووسیت و یا قسەی پێەکەی، تۆ ناتوانانی بیر بکەیتەوە بە غەیری زمانەکەی خۆت، تۆ خەون کە دەبینی بە زمانەکەی خۆت ئەبینی، لەبەرەوە میلەتێک کە زمانەکەی خۆی بایەخی پێ نەدا یاخود چەوسانەوەیەکی زۆر لەسەر هەر میلەتێکە بێ زمانەکەی لێ قەدەغە بکرێ، ئەمە بۆ ئەو شوێنەمانە باکە ئەو میلەتە ئەو نەتەوەیە ناسنامەکەی خۆی لە کیس بچێ. بەتایبەتی گەلێکی وەکو کورد کە ئێمە یەکێ لە بەدبەختیەکانمان ئەوەیە وڵاتەکەمان دابەش کراوە بەسەر 4 وڵاتی زۆر سیردا لە دنیادا کە ڕەنگە وڵاتی ئاوا دواکەوتو ئاوا دڕ لە دنیادا نەبێ، یعنی ئێمە ئەگەر دابەش کرای نایە بەسەر وڵاتانی ئەسکەندەنافیا ئەو کێشەیەمان نابوو کە زمانمان مەترسی لەسەر بێ، بەڵام سەیرەکەی لەلایەکەوە لەسەر فێرکردنی زمانی کوردی مامۆستا زیندانیە کرێ، لەلایەکەوە هەر زمانەکەت لێ قەدەغاکەن و تۆ کوردی 20 ملیۆن کوردیان زیاتری ئەوە لێ زمانی دایکی تۆ تورکیە.
ینی من بیرم دیاوە 25 ساڵێک باخچەیەکی ساوایان لە ستۆکۆڵم کرابەوە مناڵەکان کوردی باکوور بوون مامۆستاکان کوردی باکوور بوون بە کوردی باکووریش قسەیانە کرد و شتیان فێری مناڵەکانە کرد. مامۆستا بێم خۆشە لێرە جەناب باسە کرد وروژان دەوەی کە پرسی خاک و زمان. ئەگەر هاتوو بۆ نمونە لە خاکێک ئەگەرچی لە ڕوو تاریخیەوە کوردستانیش بێت بەڵام لەو خاکەدا کوردی تێدا نەژین یان ئەو کوردانی کە تێدا دەژین بە کوردی قسە نەکەن. ئەو جارێمە دەبێت بۆ سەلماندنی کوردستان بوونی ئەو خاکەش کە کوردی تێدانیە دەبێت بگەڕێنەوە بۆ بەڵگە و دوکومنت و با ئەو باسانە مەبەستمە بپرسم کە کامیان لە پێش کامیانە یعنی ئەو خاکەی کە زمانی کوردی تێدانە دەکرێت وەک کوردستان سەیری بکەیت یان لانی کەم دەکرێت وەک کوردستان دەرخواردی کۆمەلگای نێودەوڵەتی بدەیت. بەس بە ئەوە تەواو بکەم ئەمباسادۆری تورکیا لە ستۆکۆڵم ناڕزایی دەربڕی بوو گوتبووی ئەبێ ئەو منداڵانە بە کوردی نەخوێنن بە تورکی بخوێنن بۆ چونکە خەڵکی تورکیان خاک خۆی خاکێک کە هەبێ خاکی وڵاتێک بێ بە تایبەتی وڵاتێکی وەکو ئێمە کە گوشارمان لەسرە کە چەسانەوەمان لەسرە کە تووشی جینۆساید بووین تووشی دەیان کوشت و بڕ بووین بێگومان ئەو زمانە مەترسیێکی تەواوی لەسرە بێ بەمەرجێک ئەو زمانە مەترسی بۆ گەلانی کە نییە یعنی ئەوکەی یعنی کە تۆ باسی پێکەوە ژیانەکەی کە باسی فرەییەکەی لە وڵاتێکە فرەیی یعنی چی ئەگەر چ مانایەک بۆ فرەیی هەیە ئەگەر دەسەڵاتێک ئەگەر میلەتێکی سەردەست لێ نەگەڕێ من بە زمانەکەی خۆم بنووسم و قسە بکەم و خەو ببینم و بیر بکەمەوە لەبەرەوە ئەوە زەبرێکی زۆر کوشندێت و لە خاکێکابی لێ نەگەڕێن بە زمانەکەی خۆت قسە بکەیت. ئێستا بۆ نمونە لە کوردستانی باکوور زمانی کوردی بە تەواوی لە ژێر مەترسیایە چونکە لێ ناگەڕێن بە کوردی بخوێنی لێ ناگەڕێن بە کوردی بدوێی ئەو خەڵکە سەری لێ شێوە و ڕەنگە لە ماڵەوە بە کوردی قساکە بەڵام ئەچێتە دەرەوە بۆ هەر شوێنەکە چێ ئیتر زمانە کوردیەکە ئەوەستێ. ئەو کۆتایی قسەکانی جنابەت هەر دەکەمە پرسیار لە میوانەکەمان لە دیاربەکر خاتوو جەواهر مامۆستا دەڵێ کە لە باکووری کوردستان خاتوو جەواهر زمانی کوردی ئاریشەی زۆری لەسەرەوە کێشەی زۆر لە بەردەمدایە. من دەمهێت لە جنابەت بپرسم ئێمە دەزانین کە لە باکووری کوردستان هەم کێشەی ئاسیمیلاسیۆنمان هەبووە هەم کێشەی قڕکردنمان هەبووە لە سەرەتادا تا شۆڕشی دەرسیم بەڵام لە دوای تورکوت ئوزاڵ و اینجا ئاکە پاش هێندێک کرانەوە هەبووە بەنسبە زمانی کوردی بەڵام بۆچی تاکو ئێستاش بە دیاریکراوی پرسیارەکە من لە خاتوو جەواهر ئەوەیە چما تاکو ئێستاش لە باکووری کوردستان مەترسی هەرە جددی هەیە لەسەر زمانی کوردی و لە ناو ماڵدا ئاخافتن بە زمانی کوردی زۆر کێمە ئەگەرچی لە ناو ماڵدا خۆ سیستەم نییە. خاتوو جەواهر فهم کرد لە پرسیارە من؟ بەڵێ من فهم کرد دەنگێمە دەکرد گەلم دەنگی تۆ دەفەرموو. تمام. Yani rastî avabûna Tirkî li ser tunebûna çanda Kurdî û zimanê Kurdî çêbûye. Yani çewtiya sazkirina Tirkî yani ji destpêkê komara Tirkî avabûyîna wê qebûlnekirina Kurda ye. Yani ji ber wê wextê ku avabûn şaş bê hete îro jî çi kar çêdibe ser înkara çand û zimanê Kurdî çêdibe. Îro roja zimanê zikmakî ye ya cîhanê pîrozbahîkek coşek mezin heye tirsa Tirkî ku ser xalê peymana zaroka mafê zaroka çar xala nedaye ne ku zimanê dî dijîn piranî tirsa zimanê Kurdî ye ji ber ku neyniya wê qebûl dike Kurd tune wextê ku tune qebûl dike zimanê wê qebûl nake wextê ziman û perwerde qebûl dikir tirsa wê ew e ku ser vê axê gelekê qebûl bike yani ev jî tam jî tirsa statûya zimanê rastî em karim wisa Kurtasî bêjim. Bes mamosta min pirsa min serekî ev bû ke çima li Bakurê Kurdistanê ez jî dizanim ke sistemekî ke niha ji baverî vî heye bi asîmîlasyonê hemûman eme fam dekeyin.
بەس لە تورکیا تەنانە سیاسیەکانیش کۆنگرەی ڕۆژنامەوانی و ئەوان بە تورکیە یعنی ئەوان دەبێژن کە هەمی کوردی نزانن لێ هەمی ڕەنگە تورکی بزانن ئەمە چی پاساوێکە بۆ ئەوەی کە لە ناو حرەکەتی کوردیشدا ئاخافتن بە زمانی کوردی زۆر کێمە لە باکوور مخابن یعنی ئەم وەک تۆڕە زمان چەند بەڵێ مخابن دەنگی وە نیوی قوت بوو یعنی ئەس گوتانکێ دەنگیوە تام نابیزم لە پرسیارە من دەنگی بنویسم مامۆستا فەرموو بله من از نهات گیشتم یعنی راستی افساله که ام خبات تور زمان چند کردی ام دکن نقاش و رخنه هری مزن لسیاست و ریخستن کردان تینکو همو خبات چما به ترکینه ام جی ناف خبات خود و نقاش دکن راستی ev psikolojiya bindestiye ye ev kemasiya siyasete ye ev kemasiya bi rêvebirina gelekî rastî li ser wê jî hişyarî û nîqaş û rexne hene yani salekî me şeş komcivîn çekirin navxwe de duwa komcivîna de hemû rexne tespît û rexneyek ku hûn dibînin ji cî de ye tevî hemû êrîşa jî gere siyaset zimanê xwe Kurdî bê kesê temsîliyeta gelê xwe dikin divê bi zimanê wa xwe birêxistin bikin li ser vê nîqaş hene li ser vê biryar jî hene rastî rexne û nîqaşê ku tên li gel me saziyê sivîl aktivîstê ziman nivîskar herkes nav vê nîqaşê de ye ev ne tespîtek zor û zehmet e lêbes li ser vê li xwe vegerandinek heye ji bo wê jî sibê em kampanyayek îmzayê didin destpêkirin ji serî de kesê ku bi ser navê vê gelê bi rêvebirinê dikin siyasetê dikin divê pêşengtiya vê bikin û pêşî li xwe bi hînbûyînê بێگومان دینەوە لای جنابێت خاتوە جەواهیر لەگەڵمان بمێنەوە ئەنجا دەچینە لای دکتۆر بەختیار سەجادی کە لێرە لە ستودیۆی هەواڵەکان لەگەڵمانە دکتۆر بەختیار کە جناوی پێشتر سەرۆکی بەشی زمانی کوردی بووە لە زانکۆی کوردستان سنا و ئێستاش توێژەرە دکتۆر بەختیار ئێوە لە ڕۆژهەڵاتی کوردستان تا ئاستێکی زۆر لەگەڵ باکووری کوردستان هاوشێوەن لە پرۆسە زمانەکانەوە چونکە هەو ئاسمالاسیۆنەی کە لە ئاتاتورکەوە دەستی پێکرد لە هەمان کاتیش لە سەردەمی ڕەزاشا لە ئێرانیش دەستی پێکرد بە نیسبەت زمانەکانی دیکەوە جا من پرسیاری بە دیاریکراوە پرسیارەکەم لە جەنابەت ئەوەیەکە ئەگەر چی بە شێوەیەک لە شێوەکان لە ئێراندا خوێندن بە هیچ شێوەیەک خوێندن بە زمانی کوردی نییە و تا ئاستێکیش ڕاستەخۆ ناڕاستەخۆش پشتێکی ئاسیمیلاسیۆن هەیە بەڵام بۆچی تاکو ئێستا لە ڕۆژهەڵاتی کوردستان هەست دەکرێت چالاکی ئەدەبیەکان بە نیسبەت پارچەکانی دیکەی کوردستان زیاترن ئەم پرسە و پرۆسەیە لە چیەوە سەرچاوی گرتووە ئەگەر چی سیستم لەگەڵی نییە بەڕاستی زۆریش بەتوندی دژە سەرەتا زۆر سپاسان دەکەم بۆ ڕەخساندنی ئەم دەرفەتە سڵاوم هەیە بۆ جنابتان و بۆ بینەرە عەزیزەکانتان هەروەها ساژی بەخاتنا میێوانن هێژایمە لە باکوورێ و هەڤەساژی لە ڕۆژاوای دەکەم بەخێر بن سەرسەرا و سەرچاوە پێشەکی جێگەی خۆیەتی لە ڕۆژی وەک ئەمڕۆ وەکو ڕۆژی جیهانی زمانی دایک یادێ بکەین و سەری ڕێز و نەوازشدا بنەوێنین بۆ سەرجەم ئەو کەسانەی لە ئێستا و بە درێژایی مێژوو چۆک نووسەر چۆک شاعر چۆک ڕۆشنبیر سیاسەتمەدار ڕۆژنامەنووس دۆریان گێڕاوە لە پێناوی پەرەسەندن و بژانەوە و پاراستنی زمانی کوردیدا سپاسی بەڕێز جانەکەم بۆ ئەو پێشنیارە جوانەیە سەبارەت بە سازکردنی ئەو مشتومڕێ ئەمشەو پەیوەندیەکی دوولایەنە هەیە لە نێوان زمان و ناسنامە لە نێوان زمان و زەینی ناخوداگا لە نێوان زمان و لاشعور و هەروەهاش وتبینەوە لە نێوان زمان و ئایدۆلۆژی لە نێوان زمان و هزردا ئەمە شتێکی حاشا هەڵنەگرە و ئەم پەیوەندیە دوولایەنەیە نزیکە و هەستەکرێت ناسنامە لە کۆمەڵی هێمان لە کۆمەڵی توخم پێک دێت کە ئاینە جلوبەرگە دابوونەریتە فولکلۆرە ئەفسانەکانە ئوستورەکانە و یەکێک لە کۆڵەکە سەرەکیە پێکەنەرەکانی ناسنامە دیارە زمانە
کەواتە هەر جۆرە دژایەتێک لەگەڵ زمانە و هەر جۆرە دژایەتێک لەگەڵ زمانە کەواتە دژایەتی لەگەڵ ناسنامەیە. سەبارەت بە ڕۆژهەڵاتی کوردستان هەروەک بەڕێستان و میوانە خۆشەویستەکانتان ئاگادارن زمانی کوردی لە ڕووی ژمارەی شێوەزار و بنزار و جۆر و دەستە تاقمە زمانیەکانەوە زمانێکی دەوڵەمەندە و کەم زمان هەیە لە دنیا ئەوەندەی زمانی کوردی لە قۆپۆپی فراوانی لە ڕواڵەتی شێوەزار و بنزارە لێ ببێتەوە. لە ڕۆژهەڵاتی کوردستانە ئەم زۆری و وەریە زۆرترە واتە لە هیچ پارچێکی کوردستانە ئەوەندەی لە ڕۆژهەڵاتە هەیە ئەو ژمارەی زۆرە شێوەزار و بنزارانە زۆرتر نین و زۆرن لە ڕۆژهەڵاتی کوردستانە و پێویستەمانە گرنگیان بدرێت. شێوەزارەکان بنزارەکان سامانی نەتەوەیی ئێمەن و بەشێکن لە میراسی فەرهەنگی ئێمە و پێویستە کاریان لەسەر بکرێت پێویستە توێژینەوەیان لەسەر بکرێت و پێویستە کاری زیاتر لەسەر سەرجەم لایەنە جیاجیەکانی ئەو شێوە بنزارەوانە بکرێت. بەنسبەت ڕۆژی زمانی کوردی لە ئێران دیارە هەروەک بەڕێستە ئاماژەت هەم بۆ کرد بەداخۆ لە سەرەتای سەدەی بیستەمە و بە دیاریکراوی لە 1925 پاش هاتنە سەرکاری ڕەزاخان ئەو سیاسەتە چەقخوازانەیە ئەو سیاسەتەی باڵین سنترالیستیە پێڕۆکرا و هەروەک هەمووان ئاگادارن کارەساتیشی لێ کەوتووەتەوە و 100 ساڵەکە ئەو سیاستە بە ڕەزاخانەوە دەستی پێکرد تەبعاً و ئەو سیاستە کە هەوڵدان بۆ سڕینەوەی زمانەکانی تر و ئەمەش ئاخێوەری ئەو زمانە کە هەوڵی سڕینەوەی ئەدرێت تووشی ئەو کێشە دەرونیا کاتەوە کە تەنانەت لایەنێک و دەرکەوتێکی کۆمەڵایەتیشی هەیە کە تای ناوینە قەیرانی ناسنامە چونکە ئیمڕۆژە قەیرانی ناسنامەیەکی لە کێشە هەرە جدیەکانە و ئەمەش پەیوەندی ڕاستەوخۆیە بە گرنگیدان یان نەدان بە زمانی زگماکەوە. لە ئێرانە وەکو یاسا و وەکو دەستوری بنگەهی ئەو مافدراوە کە کوردی و هەموو زمانەکانی تر لە ئێرانە بخوێندرن و لە بەشی زانکۆوە دیسانە وەکو یاسای زانکۆی و وەکو یاسای وەزارەتخانەکان ئەو کێشەی تا ڕادێک چارەسەر کراوە لەبەر ئەوەی کە ئێستا لە ئێرانە هەر زانکۆیەک بێ بەشی کوردی بکاتەوە ئەگەر زانکۆیەک ئەو کارە ناکە کێش هەر زانکۆیەک لە ئێران هەر زانکۆیەک لە ئێران بیەوێ بەشی کوردی بکاتەوە ئەتوانی بیکاتەوە وەگەر نایکەنەوە کێشە وەزارەت و یاساکانی کێشە خودی زانکۆکانە خۆیان ئەو داوای پێشواتە ڕێگاکە هەموارەکرەوە. بەڵام ئەم ڕوودا و باشە کە لە وەزارەتی خوێنی باڵا توێژینی زانستیە ئەنجامداوە بەداخەوە مخابن زۆر بەداخەوە لە پەروەدا نەکراوە هەرچەند لە پەروەدەشە زۆرن ژمارە ئەو مامۆستا دڵسۆزانە کە بە شێوەی لە شێوەکان خەری وانەوتنەوەی کوردین. دیارە ئەمە پێویستە بەچینی قۆناغا تێپەڕێن. ئێستا لە قۆناغەکانی پەروەردا لە ئێران چەند لاپەڕێ بەتەڵیان داناوە لاپڕاکە سپیە لەناو کتێبی دەرسیە و لەو لاپەڕێ مامۆستاکە ئەتوانێت و بۆی هەیە کە زمانی کوردی بڵێتەوە وەتەنانەت نوبەشی بۆ دانراوە واتە 20 بۆ 25 لە سەدی بۆ دانراوە و بەشێکی زۆری مامۆستاکانیش ئەو کارە ئەکەن بەپێی ئەو توێژینەوەی کە مەساڵی پێ ئەنجامدا 30 لە سەدی مامۆستایانی پەروەردە لە پارێزگای کوردستان ئەو کارە ئەکەن لە کلاس بە کوردی وانەڵێنەوە. لە مەسەلەی پەروەردەکە ڕادگرن بۆ پرسیاری دووەم کە دوای دێمەوە لا چووکە ئەمە زۆر گرنگەوە بە پرسێکی بەبزانم لە باکووری ژە و پرسە تا کێشەیە هەیە کە لە قۆناغا سەرەتاییەکاندا بە کوردی ناخوێنن اینجا لە زانکۆکان نازانم خوێندن بە کوردی چ بەهایەکی دەمێنی ئەمن دواتر دێمەوە لای جەنابەت بۆ پرسە دەچینە ئەڵمانیا بەڕێجان دۆست ڕۆمانوس کە لانی کەم لەو 1-2 ساڵەدا بە نووسینی هەندێک لە ڕۆمان دەتوانم بڵم ناوێکی دیارە لە ئەدەبیاتی کوردیدا بەڵام من پێم خۆشە هەر یەکەم پرسیار لە ڕخنەیەکی جدی لە جەنابیانەوە دەست پێ بکەم. مامۆستاجان بەخێر بێ سەرچاو حەز دەکەم ژەتا و پرسیارە بکەم کە کۆبانێت داستانێکی زۆر گەورە بوو تراژیدیا بوو بەڵام لە هەمان کاتدا نوستالیژیا و شانازەیەکی گەورەش بۆ کوردەکان کە توانرا لە ژێردەستی داعش بە یارمەتی هەمی کوردان ڕزگاری ببێت. بەس زۆر کەسم پرسیارە دەکا کە چما جان دۆست یەکەم ڕۆمانی لەسەر کۆبانەیە بە عەرەبی نویسیە و ئەمە کێشەیەکی گەورەی ڕۆژئاوای کوردستانیشە کە هەموو بە کوردی داخەفن لێ بە
عەرەبی دەنویسن. کێشە چییە؟ ئاریشەیە ئەو مەسەلەیە چییە بۆ ما ڕوون بکەیتەوە؟ زۆر سپاس ji bo we waz ev derfet da min waz bû me mêvanê vê bernameya we silav ji bo beşdarên berêz nivîskarê me jê hatî kak Heme Saîd, Doktor Baxtiyar Secadî û xwişka me mamosta Cewahir. Bi rastî min kobanî bi Kurdî nivîsiye. Cara yekem min bi Kurdî nivîsî 2017 li İstanbulê derçû bi zimanê Kurdî û min bi Kurdî nivîsî. Lê ez bi xwe romanên xwe werdigerînim ser zimanê Erebî çonku ez her du zimanan yani desthilatîya min ser her du zimanan heye ser Kurdî jî û Erebî jî. بەس پرسیارە بکەم لە ڕوونکردنەوە ئەم ڕۆمانی کە لە جنابت وەرگێدراوەتە سەر سۆرانیش و لە عەرەبیەوە وەرگێدراوە بەداخەوە. هەستا هەیە لە باشوور هەیە لە بازار لە کتێبخانەکانی باشوور هەیە ڕۆمانی منی عەرەبی هەنە من نووسەرێکی دوو زمانیم یعنی ئەز نابێژم زمانی من تەنیا کوردیە bi du zimanan dinûsim. Ew diyarda heye nav nivîserên cîhanê hemûyî nivîser hene li çîkîne bi Frensî dinivîsin wekû Milan Kundera, çîkîne bi Almanî dinivîsin wekû Franz Kafka. Yani ew ya Erebin Lubnanî ne bi Frensî dinivîsin wekû Emîn Malûf. Ev ez pê dihisim yani ji bo min kêşen niye ki ez bi zimanê Erebî û Kurdî binivîsim. Lê ez heskirî ez bibêjim ez aşiqê zimanê Kurdî me. Ez têkoşerekim ji bo zimanê Kurdî, serbazekim şer dikim ji bo zimanê Kurdî şev û roj. Ferhengan werdigerînim çê dikim, amade dikim ji bo zimanê Kurdî. Dibere eger xebateke min bi zimanê Erebî hebe ez dibêjim gereke nebe cihê rexneyê. ناوە ڕخنەیە مامۆستا بەس ئەمە ڕۆژی جیهانی زمانی دایکە پرسیارەکەمش ڕختەکەش نا سرف لە جەنابەت بوو بەڵکو بە گشتی لە ڕۆژئاوای کوردستانێ دیاردەیەک هەیە کە من پێم خۆشە بزانم هۆکارەکە چییە چما ڕەنگە سیستەم بێ ڕەنگە پەروەردە بێت هەموو لە ڕۆژئاوای کوردستان دەتوانن بە کوردی بئاخفن بەڵام بەشی هەرە زۆرتان بە عەرەبی دەنویسن هۆکار چییە ئەمە ناتوانن ڕێنووسی بە عەرەبی بێ کوردی بێ تشتی گرنگ بەێ یا گرنگ د مەسەلا زمان da پەروەردەیە ئەم bi Kurdî پەروەردە nebûne yani li dibistanan me Kurdî hiç nexwendiye di mal de bi dizî dûr li çavê hikûmet û dewletê em Kurdî fêr bûne ji bo Kurdî kesên me hatine işkencekirin ji bo zimanê Kurdî ha ne ji bo siyasetê tenê ji bo nivîsandina bi Kurdî yan pirtûkên Kurdî li malê wî dîtibin kesên me insanên me ketine zindanan ketine hepsan perwerde nebûne bi Kurdî loma jî hinek zor e ne her kes Kurdî dinivîse û dizane mixabin niha li rojava sîstema Kurdî çê bûye lê yani zimanê fermî Erebî heta niha zimanê fermî Erebî ev 8 sal hikûmeteke em bibêjin rêveberiyeke xweser heye Kurdiya lê mixabin zimanên danûstandinê em bibêjin nameyên di navbera سازیە نوێ حکوومەتێ de hemû Erebî ne. جامە کێشەیەکە مامۆستاجان دەمەوێت دواتر پرسی بە ئەیدۆلۆژیکردنی زمان لە جنابت بپرسم بەڵام مادام سەری باسەکەت کردەوە لە ڕۆژئاوای کوردستان کێشەیەکە هەیە بە ئەیدۆلۆژیکردنی زمانی کوردیە کە وای لێ کردووە لانیکەم نیوەی کوردەکان خۆ لە خوێندن لە سیستەمی بەڕێوەبەری لە بە کوردی نەدەن. ئێوە باستان کردو دەگەڵ بەرپرسانی بەڕێوەبەری لە ڕۆژئاوای کوردستان کە ئەم بە ئەیدۆلۆژیکردنی پەروەردە بە زمانی کوردی زیانی زیاترە لە قازانجی چونکە بە کوردی دەخوێنن بەڵام بەشی زۆری کوردەکان ئامادەنینە بچن لەو سیستەمەدا بخوێنن چونکە لە ناوەڕۆکدا هێندێک شتیان پێ دەڵێن کە ڕەنگە نەحەز بکەن بیزاننەوەانە. بەداخەوە ئەو ژی کۆپیکردنا سیستەما بەعسە پارتیا بەعس jî wa dikir partiya بەعس پەروەردە ve ئیدیۆلۆژیک bû heta di wêje û edebiyatê de jî îdîolojiya بەعس derbas dikirine di dersên olê de dersên dîn de îdîolojiya بەعس derbas dikin û gotinên serokê xwe û nizam çi yani eger ziman dûrî vê yekê biçe wê baştir be wê xelk bêtir jê hez bikin wê bêtir bi ser zimanê Kurdî ve biçin
جبر او دزانن اف زمان نه زمان پارتیه نه رنگ و دنگ فلان پارتیه لی زمان کردیه زمان گشتی جبو همو کردانه زۆر سپاس مامۆستا من دێمەوە لات مامۆستا جان دۆست بێگومان دێمەوە ستۆدیۆ لای مامۆستا حەمەد سەید حەسەن مامۆستا گوێ لە هەموو لە برادەران بوو و وابزانم هەمویان تا ئەستێک کێشێکی هاوبەشیان هەیە کە وابزانم ئەم کێشانێک کە لەو پارچانەی کوردستان هەیە لە باشووری کوردستان نییە کێشەی ئاسیمیلاسیۆن نییە کێشەی خوێندن و پەروەردە نییە کێشەی گرتن و ئەشکەنجەدان لەسەر خوێندنی بە زمانی کوردی نییە هیچ یەو کێشانە نییە بەڵام لەگەڵ ئەوەش جەنابەت یەکێک لەو کەسانەی کە پێت وایە لە باشووری کوردستان زمانی کوردی هەڕەشەی زۆری لەسەرە بۆ پێم خۆشە بزانم بۆ لەسەرەتی بە هۆکار چییە کە ئەم هەڕەشە گەورەی کە بەردەوام بە نووسینەکانی جەنابەتەوە دیارە کە پێت وایە لەسەرەتی چییە لە کاتێکدا هەمومانەوە بە کوردی قسە دەکەین و بە کوردی دەنووسین و ڕاگەیاندنەیەکی بێشماری کوردیش هەیە خۆی هەڕەشەکان یعنی تاکو لەوانەیە بڵێم ئەوە 30 ساڵێ لەمە و پێش هەڕەشە لەسەر زمانی کوردیش هەبوو ینی لە پێش ڕاپەڕین بە ساڵێک حیزبی بەعس هەوڵی دا کە لە هەموو کوردستانە خوێندن بکات بە عەرەبی پێشتر لە کۆتایی هەفتاکانە لە زۆر قوتابخانەی عەرەبی کرایەوە لە کوردستانە قوتابخانەکە عەرەبی بوو هەڕەشەکە چۆن ئێستا بۆ نمونە ڕاگەیاندن بە شێوەیەکی گشتی دەورێکی زۆر گرنگە بینێ ئەو کوردی لە ڕاگەیاندنەوە قسەی پێەکەن ئەوە مەترسیە لەسەر بەگشتی ئەڵێم ڕەنگە بەرنمەیەک هەبێ باش بێ یا تەلەڤیزیۆنێک باشتر بێ لە هیچکە ڕادیۆیەک هەندێ باشتر بێ بەڵام بەگشتی ڕاگەیاندن لە خزمەتی زمانە نییە لە زمانی کوردی ئەشێوێنێ ئەمە ڕاگەیاندن بە تایبەتی تەلەڤیزیۆن زۆر گرنگە ینی ئەم بێرتۆ ئێکۆ باسی ئەوە کە ئاڵێ بەرنمەیەکی چاک لە پەنجاکان و شەستەکانە کە لە ئیتالیا پەخشەکرا تەلەڤیزیۆنی ئیتالی هەموو خەڵکی ئیتالیا ڕاکێشا بوو بۆ لای خۆی ئەوی بەرنمەکەی بڕێەوە ئەبر بە جوانترین ئیتالی قسەیە کرد ئەوە هەموو خەڵکی لە خۆی کۆ کردەوە و کارێکی کرد زمانی ئیتالی گەلێ جوانتر بێ وەک لەوەی ئەو بەرنمەیە سەر هەڵبدا ئێستا تەلەڤیزیۆنەکان زۆریان ئەو کوردی قسەی پێکەن کوردیەکی شێواوە ڕادیۆکان هەروەها بەڵێ ڕۆژنامەکان ئەوانەی کە خەریکی نووسینن ئەوانەی شیعرە نووسن ئەوانەی ڕۆمانە نووسن بەگشتی بەدەگمەن کەسێک هەیە کە بە کوردیەکی ئەوەندە جوان بنووسێ بە کوردیەکی پارا و بخود بنووسێ بە کوردیەکی دوور لە دەربڕینی فارسی و عەرەبی بنووسێ لەبەرەوە گلەی من لەسەر ئەوەیە ئەو زمانە ئێمە کە ئێستا لە مێژە ئازادیمانەیە و ئەتوانین خزمەتی زمانەکەمان بکەین وەک پێویست نەمان کردووە کێشەی سەرەکی لەمە لای نووسەرەکان چییە یا لای ڕاگەیانکارەکان چییە ینی بەگشتی نووسەرەکان بەگشتی ڕاگەیانکارەکان و ڕۆژنامەنووسەکان نازانن زمانی کوردی جوان یا زمانی کوردی پوخت و پارا و کامەیە نازانن کامەیە یعنی ئەگە ئێستا بۆ نمونە ئێمە کە دەستمان دا نووسین و خوێندنەوە ئەمانە بەهۆی مامۆستا مەسعود محەممەد و مامۆستا شکور مستەفا و مامۆستا هەژاری موکریانی و ئەم مامۆستایانەوە ئەمانزانی ئەوە کوردیەکی جوانە هەوڵمانەدا وەک ئەوان بنووسین یا لەسەر ئەو ڕێچکەیە بنووسین بەڵام ئێستا با بڵێن زۆر لەوانەیە کە خەریکی ڕاگەیاندنن خەریکی ڕۆژنامە نووسی و نووسینن ناشزانن کام نووسەرە بە کوردیەکی جوانە نووسێ بچن کتێبەکانی ئەو بخوێنەوە بۆی هێدی فێری کوردیەکی جوان بن لەبەرەوە خۆ دەزانی من لە کتێبەکان ماگەلێ جار باەخم بە زمانی نووسین داوە چونکە زمان هەرەوە نیە پێی بپەیوی ینی زمان هەر ئەوە نیە زمانەکە ئەگەر نەتوانی پێی بنووسی چکە ئەوە نووسینە زمان بە نەمری ئەهێڵێتەوە ئەوە نووسینە فکر بە زیندوی ئەمێنێتەوە نە هەر قسەی سەرزارەکی بکەی ڕەنگە ئەگەر لە گوندەکانی کوردستان جۆ لە خەڵک بگری بە کوردێکی پوخت و پارا و قساکەن بەڵام ئەوەی کە ئەوانەی زمانی کوردیان شێواندووە ئەوانە خەڵکی شارنشین ئەوانە شارنشینن اینجا کێشەی ئەوانە ئەوەیە هەندێکیان هەڵێن گرنگ ئەوە نییە زمانەکەت هەڵیتیایان نا گرنگەوەیە پەیامەکەت بگا ێ باشە پەیام ناگا ئەگەر زمان شێواو بێ ینی زمان نەبێ نە ئاینە بێ نە ئایدۆلۆجیا بێ نە ئەدەبە بێ نەبیرکردنەوە بێ
لەبەرەوە با بڵین بۆ نمونە ئەو دەستگایانەی کە تایبەتمەندن کە بایەخ بە زمان بدەن ڕۆڵی خۆیان وەک پێویست نابینن یعنی حەقی ئەوە هەیە کە کەسێک بۆ نمونە تەلەڤیزیۆنێکی زۆر گرنگەوە کە کوردی نەزانە ڕێگە نەدەن بەرنامەیەکی دوور و درێژ بەڕێوە بەرێ بە کوردیەکی شێواو. زۆر ڕاستە پێتان وایە دەبێت کەم لایەن ئەو بەرپرسیارەتە بگرێت ئاستۆ وەزارەتی ڕۆشنبیریە بۆ نمونە ئاکادیمیای کوردیە یەکێتی نووسەرانە چونکە زۆر جاران ناڵم هەموو من بەگشتی قسە ناکەم بەڵام زۆر جاران ڕخنە لە مامۆستای زانکۆش دەگیرێت کە کوردیەکەی پاراو نییە ڕخنە لە ئەندامی ئاکادیمیای کوردیش دەگیرێت کە ڕخنە کە کوردستانی زۆر باشەیە بێگومان لە هەموو شوێنێکی بەڵام عیارێک نییە مامۆستا یعنی کەی بتوانێت عیارێک دروست ببێت کە کەسێک کە دەنووسی خۆی لەگەڵ ئەو عیارە بگونجێنێ من ئەو ماوەیە بیستم پێما جەنابیش لە ژێر کۆمێتێک نووسی بۆ هاتبوو لە فەیسبوک ڕاپرسیان دەکرد لەسەرەوەی کە پێشگر و پاشگر لەبەر کەلیمەیەک دابنێ یان داینەنێ یعنی دەکرێت زمان ڕاپرسی لە فەیسبوک بۆ بکەی بۆی کە ڕاستیکەیەوە خۆی ڕۆناڵد پارک قسەیەکی هەڵێ زمان فاشیستە کە هەڵێ زمان فاشیستە ئێمە بەستیەوەی هەندێک ڕێسای هەیە زمان ڕێسای خۆی هەیە ئەبێ ئەو ڕێسایانە ناچاریت ڕەدویان کەوی بەڵام ئەم بێرتۆ ئێکۆ ئەڵێ با فاشیستیش بێ ئەتوانین لەو لە عەرشی خۆی بهێنینە خوارەوە مەبەستی چێنی مەبەست ئێوەیە ئێستا زمان هەر ئەوە ئێمە لایەنە نەرێنیەکانیمان باس کرد بەڵام ئەگەر سەیری زمانی کوردی بکەیت لە زۆر بواریشا پێشکەوتووە یعنی ئێستا زمان یەکێک لە سیفەتەکانی زمان ئەوەیە ئەتوانێت خۆی پاکش بکاتەوە ئەتوانێت خۆی خاوێن بکاتەوە ئێستا ئەم زمانی کە ئێستا ئێمە پێی ئەدوێن و پێی ئەنووسین زۆر جوانترە لەو زمانەی 50 ساڵ لەمە پێش بەڵام جوانی زمانەکە لای هەموو نووسەرێک نییە لای هەموو ڕاگەیانکارێک نییە یعنی بەدەگمەن نووسەر هەن کە با بڵین بەدەگمەن نووسەر هەن کە بە کوردێکی جوان و پاراوە بنووسن بەڵام مامۆستاگیان ببرێن چون کاتمان کەمە و میوانەکانی زۆرن مامۆستا جەواهر دێمەوە لای جنابەت لە دیاربەکر مامۆستا پرسیاری من ئەوەیە کە لە باکووری کوردستان بە تایبەت ئەم ناوچەیەن لە سەر حدودی باکووری کوردستانن لەگەڵ تورکیا بەشی زۆریان هەر تەواو ئاسیمیلە بووناواتە لەوێدا هەموو بە تورکی داخفن و لە ناوەڕاستی باکووری کوردستانیش ئەو کێشە هەیە ئێوە وەکو سازیەن مەدەنی وەکو سازیەن زمان چی کریە بۆ ئەوەی کە لانی کەم لە دەرەوەی سیستەم لە دەرەوەی دەسەڵات خۆتان خەباتێک بکەن بۆ ئەوەی کە خەڵێک بنەماڵەکان و ماڵەکان لەگەڵ زمانی کوردی ئاش بکەنەوە و دایک و باوکەکان بە کوردی باخفن لەگەڵ منداڵەکانیان یان ڕاستی وەک مەسەلا مامۆستا ژان دۆستی گوت گەر مرۆڤ ji dera erênî û pozîtîv lê meyzêne bi qasî em dibêjin ku nayê axaftin jî tê axaftin û xwedî derketinek li Kurdî jî heye yani rastî mesela perwerdehiyê meselekek pir krîtîk e yani zarokek anaha ji 5 saliya xwe heya zanîngehê zankoyê biqedîne nêzî 20 sala heftiyê 5 roja tenê bi Tirkî perwerde dibîne. Ji bo wê jî tenê vê meselê mirov nikare bêxe mijara gelekî. Mirov ev mesela sistemekî ye, ev mesela devletekî ye, êrişek çawa li ser gelekî ye. Yani mesele kesê ku niha xwedî zimanê xwe, xwedî çanda xwe derdikevin bi awayekî li walêt de tên terbiyekirin. Mînak demek nêz de qayyûma nivîsê bi Kurdî rakirin, tabelayê Kurdî rakirin. Ev êriş, ev tirseke ji bo gel, ev mesaja dide bin hiş. Ji bo va mesaja jî kêm xeberdana Kurdî em tenê nikarin bêxin pirsgirêka civakî, em tenê nikarin bêxin sûcê civakî. مامۆستا جەواهیر یاشار کەماڵ قسەیەکی هەیە لە بیرەوەریەکانیدا ئەڵێ هەر پێیان دەوتین کە دەبێت لە دەرێ بە تورکی قسە بکەن بەڵام لە ماڵێ بە کوردی وای لە هاتبوو لە دەرێ هین بە تورکی ئاخافت بووم لە ماڵەشت بە تورکی داخەفم تا دایکم ڕۆژێک زیلەیەکی لێدا وتی نابێت لە ماڵە بە تورکی باخفی مەبەستی من ئەوەیە کە ئەزانی کە سیستم ئاسیمولاسیۆن بەردەوامە دەزانین کە سیستم تا ئاستێکی زۆر شۆڤێنینە لە بەشێکی زۆر لە
پارچەکانی کوردستان ئەم دوژمنایەتی خۆیەکە بەس ئەزیش ئەمیش دەبێ وەک سازیە مەدەنی سازیە زمانەوانی ئەمە وەک شۆڕشێک سیر بکەین کە بتوانین لانی کەم خێزانەکەم بە کوردی باخفن. ڕاستە نانا ji bo vê rastî jî berxwedanek medaya dest pê kirin bi hemû nivîskar, zimanzan, rewşenbîr, siyasetmedar, xemxur, derdkêşê zimanê xwe bi hev re em nav hewldanekê din. Pêşî em dixwazin tespîtê xwe bikin, rewşa me çi ye. Ji bo vê jî em rapora dinivîsînin, em ji her kesî sual dikin, rewşa me çi ye û divê em çi bikin. Û li ser wê jî em daxwaz dikin. Mesele tenê ne mesela perwerdeyê jî îro bi şêweya medyayê jî medya Kurdî jî mixabin ew qasî ne bi serketiye hêla ziman de û êrîşa medyayê, êrîşa perwerdehiyê rewşa zimanê me her ku diçe paş vediçe. Ji bo wê jî ji bo daxwazê geşkirina wê pêşî biryarek wisa divê were dayîn ku kesê pêşengtî dike. Ev pêşengtî pêşengtiya siyasetê dibe. Ev pêşengtî pêşengtiya baweriyê dibe. Çi dibe bila dibe. Saziyek sivîl dibe. Divê herkes Kurdî xeber bide. Ji bo vê em hewl didin herkesî hişyar bikin, bangewaziya bikin. Sibê jî ji bo vê jî em kampanyayek îmzayê didin dest pê kirin. Ji bo ku car di car de em bênin rojevê. Em niha dibêjin ku berxwedana herî mezin. Kurmancî xeberdan e, pêşî xeberdan زۆر باشە مامۆستا جەواهیر ئینشاڵڵا بەیانی ڕەنگە کوردستان 24 ڕووماڵی کەمپینێڤە بکە حتمما چونکە کارێکی پیرۆزە. دەچینە ژووری هەواڵ مام دکتۆر بەختیار سەجادی. دکتۆر بەختیار ببوورە درەنگ کاتینەوە لاتان بەس کاتەکە کەمە. جەنابەت دەمەوی زۆر باس لە دۆخی زمان لە ڕۆژهەڵاتی کوردستان بکەم، بەڵام ئێوە لەو کەساننە کە ماوەیەکە خەمێکی دیکەشتا خستۆتە سەرشانتانەوە زۆر پێوە سەرقاڵن. ئەوە پرسی بە ژورناڵکردنی سەرچاوە کوردیەکان و زمانی کوردی و پێتان وایە کە دیارە بەداخەوە ڕەنگە ڕاستیش بێ کە پێتان وایە تاکو ئێستا زمانی کوردی نەیتوانیەوە خۆی لە قەرەی زانست بدات واتە لە ڕووی زانستیەوە بتوانێت باڵا بکات. ئێوە بۆچی هۆکارەکان چینە ئەوەی کە تاکو ئێستا تەنانەت لە گوگل لە سێرچکردنی گوگڵشدا زمانی کوردی هەر بە هەژاری دەبیندرێتی وە لە سەرچاوە زانستەکانیشدا هەر بە هەژاری دەبیندرێت. کێشەکە زمانە یان ئەو کەسانەی کە زمانەکە بەکاردەهێنن لە ئاستێکی ئەوەندە تیۆریکی زانستی دانینەکە بتوانن خزمەت بە زمانەکە بکەن، چونکە ڕەنگە زمانەکە بەهێز بێت بەڵام ئەو کەسانی بەکاری دێنن لاواز بن. کاک ژیوار سەرەتا هەڵێکی بچوو ڕاستکەبەوە من بە هیچ شێوە لە شێوەکان ڕاستەوخۆ یان ناڕاستەوخۆ ئەوم نەوتووە کە زمانی کوردی ناتوانێت خۆی لە قەرێ زانستا و بە پێچەوانەوە بە پێچەوانەوە جنابەت دەڵێ دەتوانێت بەس دەڵێ زمانی کوردی ئەو کێشەیەوە کە نەیتوانێت ناو زانست. ئێستا باسیەکە نێتوانیوە لە هەنێ ناوەندی زانستی جێگەوپێکەکەی بۆ دابین بگرن نە لەبەر هۆکاری نەبوونی زمان و دقەکان هەن نووسینەکان هەن لەبەر کۆمەڵ ڕێکاری تەکنیکی تر. زمان وەکو بوونەوەرێک وەکو ئەندامێک وەکو پێکاتێکی گرنگ پێویستی بە خزمەتکردنە، پێویستی بە ڕاژەکردنە. ئێستا کە ئێمە هاتین بۆ ئێرە ئێمە بە شەقامیان شارەی 120 تێپەڕین، شەقامێکی زۆر گەورەیە، جێگەی خۆشحاڵیە، جێگەی دەستخۆشیە و جێگەی شانازیە. من 20 ساڵەوە پێشاتوم بۆ ئەم شارە، ئێستا پاش 20 ساڵە بینم کە ئەم شارە زۆر گەورە بووەوە لە ڕێگەوبان و باڵەخانەوە جێگەی خۆشحاڵی و دەستخۆشیە. بەڵام کێشەکە ئەوەیە کە هەر ئەو کارانە کە لە با بڵین جۆری سایرەکانە لە باڵەخانەکانە لە جلو بەرگا لە شارڕێگەکانە کراوە ئەبێ لە زمانی شا بکرێت. هەر ئەو شەقامە کە ئەڵین جێگەی خۆشحاڵیە ئێستا کە ئێمە هاتین من کۆمەڵێ باڵەخانەی گەورە بینی کە بە ئینگلیزی لەسەر یان نووسراوە هەر بە پیتی لاتینیش من بیم لەوا کردەوە کە مەبین بە کوردیوانە بنووسین هەر شتێکی زۆر کۆمیک و نامۆ دەردێ. باسەکە ئەوەیە کە من دەمەوێت بڵێم ئەو کارانەی یا ئەو سیاسەتەی یا ئەو هەوڵانەی کە لە تورکیا بۆ زمانی تورکی دراوە
و بە هەمان شێوە لە ئێرانە بۆ زمانی فارسی ئەو کاران ئەنجام دراون و هەر بە هەمان شێوەش لە کۆمەڵی وڵاتی عەرەبیە بەتایبەتی لە ئەمارات و سعودی و لە ئوردونا بۆ زمانی عەرەبی کراوە ئەبێ دەسەڵاتی کوردی بۆ زمانی کوردی ئەو کارانە بکات لەبەر ئەوەیە کە ئەگەر ئەو کارانە ئێمە نەکەین زمانەکە ڕوبڕووی کێشەی جدیە بێتەوە بۆ نمونە باسی توێژینەوە زانستیەکانی بە زمانی کوردی توێژینەوەی زانستی بە کوردی کراوە واشکرێ و زۆریش باشە و پێشکەوتنی باشیشی بە خۆی بینیوە بەڵام کێشەکە ئەوەیە کە کۆمەڵی ڕێکاری تەکنیکی هەن کە بێ دەسەڵات ئەرکی بۆ بدا کە ئەو توێژینەوەی کە ئامادەیە بە کوردیشە لە هەر مەجالێکە بچێتە نێو دەستگا و ناوەندە ئیقلیمی و نێودەوڵەتیەکانەوە کە لە ڕووی زانستیەوە لە ڕووی دامەزراوی ئاعترافی پێ بکرێت ئێران 33 پارێزگایە و 180 میلیۆن جەماوەر و دانیشتووی هەیە لە سەرتاسەری ئێران تەنها یەک گۆڤار هەیە کە توێژینەوە بە کوردی بڵاوکاتەوە و دانپێدانراوە واتە هەر مامۆستایەکی زانکۆ لە ئێرانە لە هەر بەشێکە لەو گۆڤارە توێژینەوە بڵاوکاتەوە دانی پیاندێ لە سەرتاسەری تورکیا 3 گۆڤار هەیە لە ڕۆژاوا یەک گۆڤار هەیە لە هەرێمی کوردستان 43 هەیە کۆیان ئەبانەوە 48 واتە تۆ 48 گۆڤارت هەیە کە گۆڤاری زانستی لە ڕاستیە چونکە مەگەزین نین جۆرناڵن چونکە جیاوازی هەیە لە نێوان مەگەزین و جۆرناڵە کورد لە ڕووی مەگەزین و کێشەی نییە یعنی ئێمە گۆڤارمان زۆر بوو ئێستش هەر زۆرە و بەردەوامیش و دۆری خۆشیان گێڕاوە و ئێمە دەستی هەمویان ماچەکەین و زەحمەتی زۆریشیان کێشاوە چ لە ڕابردووە وەکو لە مێژووی ئەدەبی و ڕۆشنبیری کوردیا هەمومان خوێندومانەتەوە لە ئێستاشە بەردەوامن بەڵام کاڵین جۆرناڵ واتە گۆڤاری زانستی ئیتر تۆ بۆت نییە وەرگێڕان و شعر و چیرۆک و چاوپێکوتن و هەواڵوان بڵاو بەس توێژینەوە بە کوردی ژمارە ئەو گۆڤارانەیە کە توێژینەوە بە کوردی بڵاوکەنەوە 48 کەروکتم 43 لە هەرێمە یەک لە ئێران یەک لە ڕۆژاوە 3 لە باکوور بەڵام کێشەکە لێرە ئەوەیە کە ئەم 48 گۆڤارە تەنانەت یەک دانیشتیان لەلایەن هیچ ناوەندێکی ئەقلیمیان نێودەوڵەتی و دانیپیان نراوە هۆکار ناوەڕۆکی بابەتەکانی ناو گۆڤارەکە ئێستا بۆ ئاگاداری لە ئێران مەبەستم ڕێکارە تەکنیکیەکانە مەبەستم ئەو ڕێکارانەیە کە ئەبێت دەسڵات ئەوەیە کە من باسیەکەم ئەرکی تاکە کەس نییە کاک ژیوان نووسەر خەریکی نووسینی خۆیەتی شاعر خەریکی هۆنراوە و شێر و داهێنانی خۆیەتی توێژە خەریکی توێژینەوەی خۆیەتی ئەمە ئەرکی تاکە کەس نییە ئەمە ئەرکی دەسەڵاتە یعنی ئێستا بۆ نمونە زمانی فارسی ژمارەی دەقی تۆمارکراو لە ناوەندە جێمتمان و دانپێدانراوە نێودەوڵەتیەکان بە زمانی فارسی لە ساڵی 2000 واتە 20 ساڵەوە بەر 45 دەق بووە واتە تەنها 45 وەکو ژمارە یعنی 20 ساڵەوە بەر تەنها و تەنها 45 وتار بە زمانی فارسی دانپێدانراوە بووە یعنی ئامادە بوون لەو شوێنە نێودەوڵەتیانە ئێستا ژمارەکە سەروی چەندین هەزارە و لە ڕێگەی ئامادەبوونی ئەو دەقانەوە و بەهۆی بوونی ئەو دەقانەوە لەو جۆرە شوێنانە و ژمارەی گەڕانەوەکان بۆ دەخەوە بەکارهێنانی با بڵین ئەو سەرچاوانە بەو زمانە کە لەو زمانە کەڵکی وەگردو هەر بە هەمان زمانش نووسراوە لێرەوە دەور و جێگە و پێگەی ئەو نووسینە و ئەو ژۆرناڵە و ئەو وڵاتە لە پێدان و لە مسۆگەرکردنی پلەی زانستیە دیاری ئەکرێ ئێستا بۆ نمونە هیچ ژۆرناڵێکی کوردیمانی خاوەن ئایف بێ ینی ئێستا ژۆرناڵی تورکیت هەیە ئایفی واتە ئیمپاکت فاکتەر ئێمە کاک ژیوار ئەم شەو کە ئێوە زەحمەتان کێشا و ئەم بەرنامەتان سازکردوە دیسانەوە من دەسۆشیتان لێەکەم بەڵام پێم وایە دەرفەتێکی باشە لەبەرەوە کە کاناڵەکەتان جەماوەری زۆرە کە هەنێ ڕاستی بدڵکەنی هەنێ حەقیقەت بدرکەنی ئەویش ئەوەیە کە کۆمەڵی دەسەواژە هەن بەنسبەت توێژینەوەی زانستیەوە کە زمانی کوردی بچێتە ناو ئەو خانەگەلەوە تەنانەت ئێمە نازانین هاواتەکانیشانە بچی یعنی ئێستا بڵین ئیمپاکت فاکتەر بە کوردی ئەبێ بچی سایتیشن بە کوردی ئەبێ بچی ئیندەکسیشن بە کوردی ئەبێ بچی یعنی ئێمە دوورین لە چیرۆکەکەوە ئێمە زۆر دوورین و بەداخەوە ئێستاشی لەگەڵا ئێستا بۆ نمونە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەگەر تورکیاش بە بەشێ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە قەڵم بدەین تورکی زمانی یەکەمە بۆ ئاگاداریت لەم ڕووەوە یعنی لە ڕووی ئامادەبوونی دەق بە زمانی تورکی لەو شوێنانەیە کە دانی پیانراوە شوێنەکەش دەولین لە ئەمستردامە لە نیویۆرکە زمانی فارسی دووەمە و زمانی عەربی زمانی سێمە و بۆ ئاگاداریت ئەو سیاسەتانەیە کە ئێران بۆ زمانی فارسی گرتوویەتێ بەر و ئەو سیاسەتانەیە کە تورکیا بۆ زمانی تورکی کردویەتە بەر زۆر سەرکەوتوتە لەو سیاسەتانەیە کە 22 دەوڵەتی عەربی بەڵام کێشەکە لەوایە کە ئەڵین لەم ڕووەوە نەک لە ڕووی ژمارە ئاخێوەرەوە نەک لە ڕووی بوونی سەرچاوە لە ڕووی ئامادەبوونی ئەو دەقەوە
لەم ڕۆوە کە ئەڵێن تورکی یەکەمە فارسی دووەمە و عەربی سێمە بۆمانە نیە کە کوردی چوارە دکتۆر بەختیار کوردی هەر نییە هەر ئامادە نییە ببوورە دێمە ناو قسەکەش لە پلە یەکەمە وەکو دواخاڵ دەچەکەم بێتێ بەش وەکو دواخاڵ ئەرکی دەسەڵات و ئەرکی حکوومەت دیاریکە ئەرکی وەزارەتی خوێندنی باڵا توێژینەوەی زانستی دکتۆر بێگومان ئێمە لەسەر تەوەرە شوێنێ دەستگایەک ناوەند دێدامێ بۆش هەوڵ دەدەین بەرنمەیەکی تایبەت بکەین لەسەر تەوەرە و لە ئێستاشەوە بەڵێن لێوەربگرین چونکە تەوەرەێکی گرنگە لە ڕاستیدا بۆ بە زانستکردنی زمانی کوردی بردنی ناو ژورناڵەکان ئێمە دەچینە ئەڵمانیا کە مامۆستا جان دۆست مامۆستا جان دیارە دەرفەتیش کەمە ڕەنگە هەر پێڕابگەین ئەگەر وەک قسەی کۆتاییش ڕابگەین زۆر باش دەبێت بۆ هەمویان بەڵام پرسیارەکە لە جەنابەتەوەیە کە مامۆستا ئێستا گفتوگۆیەکی کوردی لە ڕۆژاوای کوردستان لە ئارادایە ئەوان بۆی کە بتوانن ڕێبکەون یەکێک لە خاڵە هاوبەشە گرنگەکانیان زمانی کوردیە لە کاتێکدا ئێستا بەرەیە کێشەی لەگەڵ ئەو شێوازە پەروەردە هەیە ئێوە چ پێشنیارێکتان هەیە بۆ ئەوانەی کە بتوانن لە ڕۆژاوای کوردستان هەر لە سەرەتاوە دیفاکتۆکە بە شێوەیەک دابڕژنەوە کە گرنگیەکی زۆرتر بە زمانی کوردی بدەن والله نزانم چی ببێژێ بیانی پێشنیار فایدە ناکەن سیاستمەدارên me ne li pêşniyâran guhdarî dikin û ne jî li rewşenbîran guhdarî dikin qêrînên me bi sedan sal vala diçin yani Ehmedê Xanî de bigir 700 sal Ehmedê Xanî behsa zimanê Kurdî û giringiya zimanê Kurdî dike û ziman hiç e desthilat dibe Kurdî dîsa jî kêşeya me û ziman dimîne desthilat biyaniye yani serdestên me dijminin wekû Türk Arab Faris dîsa jî kêşeya me ziman heye bi baweriya min yani bi kurtayî ez bibêjim ez naxwazim dirêj bikim dema we gelek kine kêşeya ziman girêdayî desthilatek bîrewer desthilata bîrewer ki ew desthilata ku dizane ziman çi ye desthilateke ummî bêsewad nezan nikare zimanê Kurdî pêş bixîne divê desthilata Kurd berî rewşenbîrên Kurd fam bike rola ziman di parastina nasnameya netewî de çi ye desthilata Kurdî divê zanibe ziman dikare ji bo pêşeroja Kurdan çi rolê bilîze eger dest Ehmedê Xanî ev yek fam kiribû berî 300 û tiştek sal digot berê xwe de gerdê hebûwa me jî xudanek alî keremek letîfedanek dawî dibêje min dê elema kelamê mewzûn alî bikira li banê gerdûn yani eger desthilateke me ye zana heba minê jî علم و هنر و وêje û şiirên cizîrî û êdin pêş bixistana demek ji bo me desthilatek pîrewer lazim e desthilatek zana lazim e desthilatek ku bikaribe li gor tempoya rewşenbîrên Kurd bimeşe ne ku rewşenbîrê Kurd bide aliyekî tenê berjewendiyên xwe bigere ew desthilat tên û diçin lê zimanê Kurdî هەر و هەرێ بمینە مامۆستا جان لەو بێدا جناب زۆر ڕەخنە هەیە لەو پرسا من پرسانمەوەیە کە بە گشتی چەپگرەکان هەم لە جیهان و هەم لە کوردستان ئاریشەیەکی وان هەیە ئەوەیە کە دەبێژن هەرچی ئاریشەی دیکە هەیە ئەبێ پاش خستن بۆ دوای شۆڕش یعنی کە شۆڕش سەرکەفت اینجا زمان دەخێنین اینجا پرسی کۆمەڵایەتی هەمووشتن دەخەنە پاش شۆڕش ئەمە کێشەیەکی گەورەیە کە هەمیشەش ئەنجامەکەی عکس بووە ینی شۆڕشێکی دیکە دوای شۆڕشاتوە پرسیار ئەوەیە کە لە ئێستاوە بۆ پێیان ناوێن مامۆستا بەڵێ بۆچی لە ئێستاوە ئێوە سەخت ناکەن گوشار ناخەنە سەر دەسەڵاتداران کە لە ئێستاوە گرنگی بدەن بە زمانی کوردی کتابەکە لە باتی عەرەبی بێ بە کوردی بێ ئەمەش خۆی شۆڕشێکە لە ناو شۆڕشەکەدا کاکە ژیوار ئەو مەسەلەیە گرسەیە گەلە مەسەلە ڕایە گشتیە ڕەوشەنبیرێک دکارە مە گوتیە گەلێک جارە ئەم دەبێژن ji bo Bakurjî ji bo Rojavajî em dibêjin pirsa ziman ne pirsa partiyaya pirsa millet e pirsa hebûna millet e divê milletê Kurd
گەنجێن کورد جوانên کورد دەرکەبن کۆلاnan ji bo zimanê xwe xwepêşandanan çê bikin ji bo zimanê xwe kampanyek mezin li dar bixînin çima îro 21 meha Sibatê 21 reşeme çima bûye roja cîhaniya zimanê dayîkê li Bangladêşê sala 51 dema ku Pakistan ji Hindistanê cuda bû yanî bonaya vê rojê çi ye Pakistan ji Hindistanê cuda bû Bangladeş hebû Pakistan her du jî yek dewlet bûn lê Urdu zimanê serdest bû Muhammed Ali Cenah serokê Pakistanê bû çû Dhaka niha paytexta Bangladeşe got em hemû misilmanin zimanê me bira Urdu be û cudatî nehw jî ye û nizam çi ye xwendekarên zankoya Dhaka xwepêşandan çêkirin protesto çêkirin û kes ji wan hatin kuştin gencê me مامەستا جان سپاس دەکەم مەمنونم کات زۆر کەمە وەبزانم بە هەمووی وە چوار خولەکمان کاتمایە بۆ هەر چواران مامۆستا ساید ئەگەر وەک دواوتە لە جنابە دووەربگرم لە یەک خولەکدا دواوتتان چییە؟ ینی بەگشتی بە دیاریکراوی پێشنیارتان چییە بۆ کە لەو دۆخە کە جەنابەت ئەگەر ڕەخنەتەیە ڕزگارمان بێت حەزەکەم تێبینیە لەسەر گوتەکانی دکتۆر بەختیار بدەم لەسەر ئەوەی ئایا ئەکرێ و شەی بێگانە بێتە ناو زمانێکەوە ئەوە بەلای منەوە ئاساییە زمانی کوردی پشت بە هەندێ وشەی بێگانە ببەستێ و بەتایبەتی ئەو وشانەی کە ئەو زمانانەی کە سەر بە یەک خێزانن زۆر ئاساییە وشە لە یەکتری بخوازن یعنی زمانێک نەماوە کە بتوانێت خۆی دوورە پەرێز بگرێ لە وشەکانی بێگانە ینی زمان بەوە دەوڵەمەنە بێن ێستا زمانی ئینگلیزی کە ڕەنگە دەوڵەمەندترین زمان بێ ڕۆژانە وشەی تازە دێتە ناو زمانەکەیانەوە وەختی خۆی لە ئیتالیا نیانەهێشت وشەی فەرەنسی بۆ نمونە بێتە ناو زمانی ئیتالیەوە بەڵام ئەو وشانە کە با بڵێن نێکێکی وەکو مۆسۆلۆنی قەدەغەی کردبوو کە بێنە ناو زمانی فەرەنسیەوە ئیتالیەوە هێدی هاتن و خۆشیان چەسپاند زمانی کوردیش ئەو خۆی نەرم و نیانی لە زمانە ئەوەیە کە وشەی تازە وەربگرێ نەک مامۆستا ئەمن لەگەر هاوکارانیش ئەگەر خاتوو جەواهریش دەمانویست قسەی کۆتایی لەگەر خاتوو جەواهر بێ بەڵام پێم خۆشە قسەی کۆتایی چووکە وڵامێکی یان ئەگەر قرارە وڵامێکی هەبێت دکتۆر بەختیار هەیە بێوە قسەی کۆتایی لەسەر قسەکەی مامۆستا حەمەد سەید حەسەن دکتۆر بەختیار ئێوە گەل لە ڕەخنەکەی مامۆستا بوو زۆر جارشەیە دەڵێن لەگەر شکسپیر لە زمانەکانی دیکە وشەی نهێنا باش شتێکمان نەدەبوو بەناو شکسپیر من قسەوان بەڵام بە کورتی وابزان یەک خولەک نیومان ئاکادمیسیەنە تەمان ناکەم من مەبەستمەوە بوو کە ئێمە وەکو مامۆستای زانکۆ وەکو توێژەر ئێمە زۆر دوورین لەو باسانەوە کە هێندە دوورین تەنان ناشزانین کوردیەکان نەبێ بەچی مەبەستی من ئەوە بوو بەڵام وەکو ئەنجامی باسەکانمان زمانی کوردی کێشەی زۆری با بڵین هەڕەشەی زۆری لەسەرە زۆر شێوەزار و بنزاری کوردی هەن کە خەریکن بەتەسی توانەوەیان لەسەرە دوو ئاراستە بەشێکی زۆر گشتی و دوو ئاراستەیە کە یەکێکیان ئەوەنە گرنگیەدا بە زمانی ئستاندارد و پێوەر کە بنزاراوەکانی خستۆتە پشتگوێ ئاراستەی دوم ئەوەیە کە هێندە گرنگیەدا بە بنزارە و زاراوەکان کە زمانی ئستانداردی خستۆتە پشتگوێ دەرەنجامەکەەوەیە کە بێم دوو ئاراستە شامەشانێک بڕۆن هاوکات زمانی ئستاندارد و پێوەر لە پەرستەندا بێ و هاوکاتیش گرنگی زۆر بدرێ بە هەموو شێوەزار و بنزارە کوردیەکان بەبێ جیاواسی مامۆستا جەواهر ئەگەر جەنابش بە کورتی لە یەک خولەکدا دوا قسەتان وەدا پەیامتان بڵێن مەمنون دەبین بە کورتی بۆ کە دوا قسە جەنابش ببیستین مامۆستا جەواهر دوا پێبینی تۆ چییە لە یەک خولەکدا تکایە Yani biborînin min dengê we nekir ama herhalde gotina dawî dipirsin. Pirsgirêkê deng heye yani ez tenê kurtasî dixwazim rast e desthilatdarê Kurdan zimanê wa jî desthilatdarê welata ye lêbes kedek jêr lazim e em jî wek jinek Kurd wek hêjî ciwanek Kurd xwe dihelsibînin divê em ji bo desthilatdarê xwe jî
siyasetmedar û rewşenbîrê xwe jî demekî divê em kedekî bidin. Em nebêhêvîne ez heman demê de xebata komeleya zaroka de ket didim û îro me bernamekek ser rêya onlinê perwerdehiya Kurdî da dest pê kirin. Ji diasporayê ji gelek bajarê Tirkiyê zarokê Kurda tevlî bibûn ya hêvî didê xwasteka malbata ye xwasteka zarokê Kurda ye ji ber wê jî heya ku em bi ser bikevin heya ku em zimanê hemû Kurda vegerînin. Spas mamosta Cewahir min zor dawayê lêburdin dikim kat nemawa eger basî çirkeş mamosta Can Dost dua gotê xwe bile mamosta Can lêsta min belendê dê bernamekman nê ziyatî li kitêbê li sosyal medya û Radyo Kurdistan B24 têr dadanîşîn sebaret bo pirsa gileyî dekeyin la hemû desalatdaran ewanê ke giringî bi zimanê Kurdî nadin. Bi Kurdî mamosta Can Dost. والله بكورتي زوره يعني او بحثي مجاريكي جرينج وكو مجاري زمان بكن دخوازم يعني دور لبرسا تبيجم زماني كردي كشاوي مزنه قوريه بدستهلات چاره سردبه یک بدستهلاتك خرد چاره سردبه يعني بسازين زماني كردي کو باش فینانسه ببن و جدل خباتکاری و هبن بکار بن وی زمانی کردی وان زمانی کردی نابیم زمانی گلک زمانن وان زمانی کردی پیش بخینن یا نا براستی زمانی ما ده خطر ده ده مترسیه ده و گلک سپاس بوا سپاس دکم مامۆستا حەمە سەید حەسەن لە استودیۆ لەگەڵمان بوویت دکتۆر بەختیار سەجادی کە لە ژووری هەواڵ لەگەڵمان بوو مامۆستا جەواهر سادق کە لە دیاربەکر لەگەڵمان بوو مامۆستا جان دۆست کە لە ئەڵمانیا لەگەڵمان بوو سپاسی هەمووتان دەکەم سپاسی ئێوەی خۆشەویستی دەکەم کە ئەم یەک کاتژمێرە لەگەڵمان بوون هیوادارم سوودمان هەبوو بێت و گرنگی و بە بایخی ئەم زمانی کوردیمان بۆ باسکرد بنلانی کەم سەرەداوەکانمان پێدا بن سپاستان دەکەم و تا کاتێکی دیکە هەر شاد بن.